الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على محمد وعلى آله وصحابته ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ثم أما بعد، دبسي أمشومان چين سر قصيك وبسرهاتي سرتاي دابزيني وحي لسر پیغمبري خوا عليه الصلاة والسلام. بابزانين وحي چۆن دابەزیە سەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆی استیفادەی لێ بکەین، شارەزاییمان هەبێ و کۆمەڵێ فائیدەی لێ دەرکەین إن شاء الله. دایکە عایشە فەرمێ ڕەزای خوای گەورەی لێ بێت: كان أول ما بدأ به رسول الله صلى الله عليه وسلم الرؤيا الصادقة في النوم، فكان لا يرى رؤيا إلا جاءت مثل فلق الصبح. دفرمي دايك عائشة دفرمي سرتاي وحي راستوخو يكسر جبرائيل نهاد بولاي بلكو لسرتاي پیغمبري خو عليه الصلاة والسلام خوي بيني خو بويا خوني پیغمبران وحيا هر خويشي ببينيايا بياني رؤيا دا صد لصد. دفرمي لا يرى رؤيا إلا جاءت مثل فلق الصبح، واتا وق روجي روناك أو خوي كواب شوي بيني بروج رؤيا دات. پیغمبري خوا صلى الله عليه وسلم أو جابوي دركوت هشتيشي ببيني لخوا لروج طبق الأصل أو إلى خوا بيني رؤيا دات. بويا وحي أنواعي هي سرتاي وحي بمشي ويبو. دفرمي ثم حبب إليه الخلاء. أو جاء پیغمبری خوا عليه الصلاة والسلام حزي کرد دائما انعزال کا تاک بيتوا گوش جير بيت لخلوت جيريا بي صلى الله عليه وسلم بو چونك ايبيني قومكي مشرك بون، قومكي بتپرز بون، غيري خوانا پرز داوان لغيري خوا کرد. پیغمبری خوا عليه الصلاة والسلام فطريا امي بدل نبو. هند لزانانا فرمون لوانا ابن حجر عسقلاني رحمتي خواهي قولي بدا فرمي پیغمبری خوا عليه الصلاة والسلام لسد ديني إبراهيم بو، واتا لسد ديني حنيفيت بو. حنيفيت هي مائلة من الشرك إلى التوحيد. أو شرك بوا بلايا ناتشو أو خلقي بيني خلش يكبو بتي برز، خلش يكبو داري برز، خلش يكبو قبري برز. پیغمبری خوا صلى الله عليه وسلم ناتشو بدميانا بلكو كسيشي موحدي خوا برز بو بوي حزي كل قومكي جابتو گوشه جیری اکرد اچو بو خلوت. پیغمبری خوا صلی الله عليه وسلم كان يلحق بغار حراء اچو بو اشكوتي كناوي اشكوتي حرايا كلاي كعبي بيروز تقريبا 3 ميلا اواني كشونه بو حج عمره بيني انا حتما اشكوتي شي برزه. پیغمبری خوا عليه الصلاة والسلام فيتحنث فيه وقال: والتحنث التعبد الليالي. أشو لي عبادتي أكرد لسد شريعتك وتمنى لسد شريعتي إبراهيم عليه الصلاة والسلام. لفرمي زور ما يولوي قبل أن يرجع إلى أهله ويتزود لذلك ثم يرجع إلى خديجة. في غمر إخوة عليه الصلاة والسلام شن شبك لوي أمايا وبتنها لقل خويا جار أهات ولا مال خواردني كوا كردوا أي كردنا بخشكيو. پیغمبری خوا صلی الله عليه وسلم أشوبو أشكوتي حراء لوي أمايو لقومكي جابو وزوزو خويبيني أوشي بيبينيايا يكسل للرجا ريدا صلى الله عليه وسلم. لفرمي حتى فجئه الحق وهو في غار حراء. هتاكو رجي كان پیغمبری خوا عليه الصلاة والسلام لناو أشكوتي حرابو لنا كاويكا كسيك هات جورو أم كسشيا فجاءه الملك فقال: اقرأ. يشل فريشتا كان هات شيء وفريشتا جبرائيل سلامي خويل السربي. پیغمبری خوا صلى الله عليه وسلم دو جار جبرائيل بينيه سلامي خويل السربي لسر شكل حقيقتي خوي. دفرمي جبرائيل سلامي خويل السربي 600 بالي هبو. كاتيك بينيم
ترسام زۆر. یەکسەر پێمیوت اقرأ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بخوێنە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خوێنەوەری نەبوو، ئومی بوو. فەرمووی ما أنا بقارئ، من خوێنەواریم نییە، چۆن بخوێنم؟ فقال اقرأ، وتي بخوێنە، وتي ما أنا بقارئ. قال فأخذني فغطني. جبرائيل سلامي خوای لەسەر بێ باوشی لێدا یەکسەر گوشیە خۆیە حتى بلغ مني الجهد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە وشیمی هەتاکو ناڕەحەت بووم، بێتاقەت بووم. ئەوجا بەرمیدا فقال اقرأ بخوێنە. قال قلت ما أنا بقارئ، وتي من خوێنەواریم نییە. ئەوجا بۆ جاری دووەم جوبرائیل سەلامی خوای لەسەر بێ هەمیسان گوشیە خۆیەوە هەتاکو بێتاقەت بوو بەریدا. بۆ جاری سێیەم پێی فەرموو اقرأ. قال ما أنا بقارئ. فقال اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. ئەم پێنج ئاەتە سەرەتای دابەزینی وحی ئەم پێنج ئاەتە دابەزیە سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بەم چەند ئاەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بوو بە نەبی، چونکە دوای ئەوە بوو بە ڕەسوول. فەرقێ لە بین نەبی و ڕەسوول. کێ پێ مەڵێ فەرقەکەی چییە؟ فەرق لە بین نەبی و ڕەسوول. ڕەسوول کتابی هەیە، نەبی کتابی نییە. فەرقی تر بۆ قەومێک تایبەت یان گشتی؟ نەبی بۆ قەومێک خوای پەروەردگار ئەینێرێت، بۆ قەومێکی ئیماندار. بەڵام ڕەسوول بۆ چییە؟ بۆ کافر و غەیرە، بۆ مسلمان و غەیرە مسلمانە. طبعا فەرقی زۆرە، عولەما زۆر فەروقات باسەکەن، بەڵام ئەمە بە مختصری. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم پێنج ئاەتە بوو بە نەبی. کاتێک گوشیە خۆی وتی بخوێنە، حکمت چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خوێندەوار بوو. حکمەتەکەی ئەوەیە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوێنەوار بووایە، قوڕەیش ئەیانوت ئەمە زۆرزانی خۆیەتی و زیرەکی خۆیەتی ئەم کتابەی نووسیەتەوە. بەڵام خوای پەروەردگار لە ناو عەرەبە پێغەمبەری خوای هەڵبژار صلی الله عليه وسلم کە کەسێکی نەخوێنەوارە بۆ ئەوەی دوو ڕۆژتر نەڵێن وەڵام محەممەد خۆی نووسیوێتی، چونکە ئەوان ئەیانوت وأعانه عليه قوم آخرون. خوای تعالی فەرمێ وما تخطه بيمينك إذا لارتاب المبطلون. ئەوجا بێباوەڕان گومانیان خستە دڵی خەڵکەوە، ئەیانوت ئەم کتابە محەممەد خۆی نووسێتی. بەڵام نا، ئەوە تا قورئانێکمان بۆی داگردووە تەحەدا ئەکات لەلایەنی کەسێکی نەخوێنەوار، ئێوە خوێندەوارتیان تایە، شاعرتان تایە، ڕەوانبێشتان تایە، ئەدیبتان تایە، نووسەرتان تایە، ئەوە قاقەز ئەوە قەڵەم، وەرن وەکەوە قورئانە بنووسن، بەڵام نەیانتوانی. ئەم تەحەدایەش ئەمەنێ ئیلا یوم القیامە. کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەم شێوەیە زۆر ترسا، هەتاکو ئەم چەند ئاەتەی جبرائیل سەلامی خوای لەسەر بێ خوێنایە سەری. فرجع بها النبي صلى الله عليه وسلم ترجف بوادره. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو مەشهەدەی بینی جبرائیل بۆ یەکەم جارە ئەیبینێ 600 باڵی هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر باڵێکی سەد الأفق، مەشرق و مەغربی ئەگرت. ئەمەندە عەظیم بووە، ئەبێ خوای گەورە چەندی عەظیم بێت. دەفەرمێ ئەمەندە ناڕەحەت بوو، ئەمەندە ترسا، گیانی ئەلەرزی، هەتاکو هاتە ماڵ دايك خديجة بيني حتى دخل على خديجة فقال زملوني، يعني دام بوشن لرز قرميتي. فقال فلما ذهب عنه الروع أي الفزع، تاكو بيغمري خواه صلى الله عليه وسلم بو مديك هاتا وش خوي. قال لخديجة أي خديجة ما لي لقد خشيت على نفسي، فأخبرها الخبر. قالت خديجة كلا أبشر فوالله لا يخزيك الله أبدا. فرمووی والله ترسام لە خۆم لەوەی نەخۆش کەوم، لەوەی تیا بچم، چونکە حاڵەتێک هات بەسەرمە قسەکەی بۆ باس کرد. دایکە خەدیجە ئەها بزانم خێزانی عاقڵ، بزانم ئافرەتی ژیر چۆن پاڵپشتی پیاوەکەیەتی، یەکسەر نەیوت کوڕێتە جایەتە نەچی بۆ وەشکەوتە، ئەوە دەست نادا، ئەوە شەیطانە، ئەوە ناز نە. فەرمووی سوێند بێ خوای پەروەردگار قەت تۆ سەرشۆڕ ناکات، قەت زەلیلت ناکات، بەڵکو خوای پەروەردگار هەر تۆ سەرەخات،
بۆ لەبەرەوەی کۆمەڵە صفاتی جوانت هەیە. بە ئەم صفاتانە باسکەین لە هەر کەسێکە هەبێ ئیلا خوای گەورە بەرزێکاتەوە. بزانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم صفاتەکانی چەندێ جوان بوو. فەرمووی ئینەکە لەتەصیل الرەحم، واتە تۆ بە دەمی خزمانە ڕۆیت، سلەی خزمایەتی ئەگەێنیت. ئەمە صفەتی جوانە بەڕاستی. بەداخەوە لەناو ئێمەی موسڵمان ئەمڕۆ کاڵ بۆ تۆ، برازایە ئاگای لە مامە نییە، مامەیە ئاگای لە برازا نییە، میمکە والحاصل ئامۆزایە میمزایە، ئەمانە کاڵ بۆ تۆ لەناو ئێمەیە. ئینەکە لەتەصیل الرەحم، صفەتی جوانت هەیە، سلەی خزمایەتی ئەگەێنیت. وتصدق الحديث، تو کەسێکی ڕازگۆی ئەی محەممەد صلی الله عليه وسلم قەت چاوەڕوانی ئەوە نەبی خوای گەورە تۆ زەلیل کات، مستحیلە. مادام کەسێکی ڕازگۆی ئیلا خوای پەروەردگار تۆ سەرەخات. وتحمل الكلة، بەدوای لێ قەوماوان هەژاران ئەگەڕی، هەر کەسێک نەبوون بێ نەدار بێت تۆ دەستی یارمەتی بۆ درێژەکەی. وتحمل الكلة وتكسب المعدومة، یعنی هەر کەسێک پێداویستیەشێ بێ، پێویستی بە ماڵ بێت، ئەچی بەدەم پێداویستەکەیەوە، ئەچی بۆ لای هەتیوەکان، ئەچی بۆ لای بێوەژنەکان، دەستی یارمەتیان بۆ درێژەکەی. وتكسب المعدومة، فەرمووی وتقري الضيف، وڕێز لە میوانش ئەگری. تۆ صفەتی جوانت هەیە، هەر میوانێ ڕوود لێ بکە تۆ ڕێزی لێگری، خۆتی لێ ناشاریتەوە. خەڵکێکی ئەمڕۆ میوان ڕووی تێگا خۆی شارێتەوە، ئەوە بەڕاستی صفەتی زۆر ناشرینە. ئینسان نابێت لە میوان خۆی بشارێتەوە، بەڵکو میوان دەبێت ڕێزی لێ بگریت. چەند ڕۆژ دەبێت ڕێزی لێ بگری؟ 3 ڕۆژ. تا 3 ڕۆژ ئەتوانێت ئەو میوانە لە ماڵە بمێنێتەوە، نانی بدەیتێ، ئاوی بدەیتێ، جێگا و ڕێگا و ئیسراحەتی خۆی. ئەو جا لە دوای 3 ڕۆژ ئەو جا ئەتوانی قسەی لەگەڵ بکەیت و ئیزنی بدەیت و لە ئیش و کارم ێچم بۆ ئیش و کاری خۆم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێزی گردووە لە میوان. فەرمووی وتعین على نوائب الحق، واتە هەر کەسێک بارگرانیەکی بێ، ناڕەحەتێکی توش بوو بێ، ئیلا چوویتە ئەو بارگرانی لەسەر لاداوە، یارمەتی داوە. هەم صیفەتانە چەند جوانە. لە هەر کەسێکە هەبێ خوای گەورە بەرزێکات، دەستی یارمەتی بۆ فەقیر و هەژار درێژکەیت. هەر کەسێ لە ناو تەنگانەیەکە تۆ بەدەم بانگەوازەکەیەوە بڕۆیت، تۆ ڕێز لە میوان بگری، ڕازگۆبی، درۆ نەکەیت، ئەو جا سیلەی خزمایەتی بگەێنیت، وەڵاهی کەسێکە بی هەموو خەڵکش خۆش تێوێت. لەگەڵ ئەوەشە ئەبیتە خۆشەویستی خوای پەروەردگار. دەفەرمێ وتعين على نوائب الحق فانطلقت به، يعني فانطلقت به خديجة. خديجة وتي بلام باب روين بولاي آموزايكم كناوي ورقي كري نوفلا. ورقي كري نوفل كسيشي نصراني بو، بيأشي بتمن بو، بلام عالم بو، زور شارزا بو، انجيلي بدستي خوي نسيبو بلغي عبري، وزور جار كتابكاني لعربية وترجمة كربو لغي عبري. شيء ورقي كري نوفل كسيشي موحد بو ولا سر ديني عيسى بيغمر بو صلاة وسلامي خوي لسر بيت، نصراني بو. بلام كاتي خديجة ودي بارم ولاي كرمامكم ولاي آموزاكم شون بولاي باسكي بو باسكرت لقال أوشا قد عمي وهردو تشاوشي لدز دابو تمني زوري هبو. دايك خديجة موضوعكي بو باسكرت فرموي فأخبره النبي صلى الله عليه وسلم فقال ورقة هذا الناموس، أي جبريل عليه السلام. فرمي تيشتم أويك هاد بولاد ناوي جبرائيل الناموس. إما الناموس ماني وجاسوس مان شيء. ناموس أويك وان نقل قصي خيركات، جاسوس أويك وان نقل قصي شركة على فلانكات جاسوسية كات بو شوك قصي شر نقلكات. ناموس أويك وقصي خير نقلكات بو يفرمي هذا الناموس واتا جبرائيل سلامي خويل سربيت أوي كواب سربي غمران ده بزيت أو جبريل سلامي خويل سربيت الذي أنزل على موسى ليتني فيها جذعا ليتني أكون حيا واتا آي خوزقا أمينم أو تمنم يان خوزقا جنجبو مايا شو تمنيشي بريبو ليتني أكون حيا خوزقا بمينم أو كاتا بو أوي بال بشتت بمو بشتيوانيت بكم. فقال صلى الله عليه وسلم ليتني أكون حيا أي ذكر كلاما كاتك خوزقا من لجيانا بم بو بال بشتيتو خزمو كسوكارك الدرندكن
هێشتا هیچ ڕووی نەداوە سەرەتای وحیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەوە مخرجیەهم بۆ خزم و کەس و کارەکەم من دەربەدەرەکەن لە شاری مەکە؟ فەرمووی بەڵێ. قال ورقة نعم لم يأت رجل بما جئت به إلا أوذي. هەر کەسێک هەڵگری ئەو پەیامە بێت، پەیامی وحی، چونکە وحی حەقە، دائیمە لە بەرامبەر حەق ئەهلی باتڵ کۆوە بێتەوە دژایەتیەکەن. خوای تعالی فەرمێ وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين. هەموو پێغەمبەرێک لە بەرامبەریدا مجرمێک ڕاستەوە بۆ دژایەتی کردووە. وەرەقە فەرمووی ڕۆژێک دێ ئای خۆزگا گەنجە بووم و تااقەت مەبوو و لە ژیانشا بم خەڵکەکە یاخود قەومەکە چۆن بەردباران تەکەن و دەربەدەر تەکەن، بەڵام من بێم پاڵپشتی تۆ بم و سەرت خەم. قال ئەوە مخرجیەهم بۆ قەومەکەم دەربەدەر مەکە؟ فەرمووی بەڵێ. هەر کەسێک ئەو حەقە بێنێت، هەڵگری ئەو پەیامە بێ، دیفاع لە کتاب بکە، لە قورئان بکە، لە وحی خوای پەروەردگار بکە، دیفاع لە تەوحید بکە، ئیلا خەڵکانێکی زۆر دژی ئەوەستێتەوە. بەڵێ سەدەقە وەرەقە. بەڵێ لە هەموو سەردەمێکە هەر بانخوازێک سەری هەڵدا بێت حەقی وتبێ بۆ خەڵک، ئیلا لە بەرامبەرە کۆمەڵێ دوژمن هەبوونە هەوڵیان داوە ناشرینی کەن، ئەگەر پێیان بکرێت تیرۆرشێکەن. وەڵڵاهی کە بە چاوی خۆمان بە گوێی خۆمان چەند کەسمان بیستووە ئەلەم کەرکووکە لە شارەکانی تر مامۆستا بووە، چونکە حەقی وتووە تیرۆر کراوە، کوژراوە، بۆ حەقیان خۆش ناوێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک ئەم قسەی بۆ وت فەرمووی إلا أوذي وإن يدركني يومك حيا أنصرك نصرا مؤزرا. ئەگەر بمێنم بۆ ئەو ڕۆژە سەرتەکەم سەرکەوتنێکەوە بە ئیزنی خوای پەروەردگار ئیتر ئەو پەڕی سەرکەوتن. بەڵام لەم ينشب یان لەم ينشب يعني لم يلبث ئەوەنی پێ نەچوو ورقة أن توفي وفتر الوحي فترة حتى حزن النبي صلى الله عليه وسلم رواه البخاري. بەڵام ئەوەنی پێ نەچوو ئەم قسەی بۆ کرد، ورقة وفاتی کرد، ودواي أو فتر الوحي يعني انقطع الوحي. وحي بشرى لبيغمري خوا صلى الله عليه وسلم. چەند ڕۆژ بچرا؟ هەندێک لە زانانە فەرموون 3 ساڵ، هەندێک لە زانانە فەرموون 2 ساڵ، هەندێک لە زانانە فەرموون 6 مانگ، هەندێک لە زانانە فەرموون 1.5 ساڵ، هەندێک لە زانانە فەرموون 40 ڕۆژ. وحی بچرا. هەموو ئەمە قوالانە هەیە والله أعلم. وحی دووەم کەی بۆ هات؟ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمی ڕێمە کرد، جۆم لە دەنگێ بوو، ئاوا سەرم بەرزەوە کرد، سێر کرد جوبرائیلە، ئەوەی کە لە ئەشکەوتی حیرا بینیم، لەبان کورسیەک دانیشتووە، کورسیشی داناوە بین ئەرز و ئاسمانی گردووە. دەفەرمێ زۆر ترسام، دەستم کەوتە لەرزین هەمیسان گیانم، ڕۆشتمەوە بۆ ماڵ وتم زەممیلونی زەممیلونی یان دەثیرونی دەثیرونی. خوای پەروەردگار سوورەتی مدەثری داگرت، فەرمووی یا ئەیوە المدەثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر ولا تمنن تستكثر. خوای پەروەردگار فەرمووی هەستا ئەی محەممەد صلى الله عليه وسلم تەواوی تر بان خۆت مەدا، کاتی ئەوە نییە پاڵکەوی. قم فأنذر ڕایگەێنە تەوحید بەو خەڵکە ڕابگەێنە، خەڵک فێر تەوحید و خواپەرستیکە، نابینی قەومەکەت بتەپەرستن، قەبرەپەرستن، دارەپەرستن، بەردەپەرستن، بڕۆ کاتی ئەوە ناتێتر خۆت کەیتە بن جێگا، تەواو تۆ لەمڕۆ بەدەوا بووی بە ڕەسوول. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئایەتی یا ئەیوە المدەثر بوو بە چی؟ بوو بە ڕەسوول. بە ئایەتی ئیقڕە بوو بە چی؟ بوو بە نەبی. ئەلەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو جا هێواش وحی بۆ دابەزی، ئیتر لە مودەی 23 ساڵی پێغەمبەرایەتی هەموو قورئانی بۆ دابەزی و ئەو نوورە لەناو بەشەریەتە بڵاو بۆوە کە ئێستاش بەرهەمەکەی لەناو کۆمەڵگای ئێمەیە و لەناو کورد زمانی خۆمانەوە الحەمدوللا ئەو خەڵکە موسڵمانە فائیداکەن لە تەوحید و لە خواپەرستی و لە وحی خوای پەروەردگار و لەو وحیەشی کەوە هات بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی و بە صیفاتە بەرزەکانی ڕەحممان لێکە و بەختەوەرمانکە و ئەخیری هەموو لایەکمان خێرکە. وصلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم.